لە خولیانە پلەدۆکانی کوردستان لە سەر یاریگای کۆلەژی زانست ئاڵا میوانداری بروسکی کرد. لە نیوە یەکەم یاریەکە یاریزانانی ئاڵاسێکی باشتریان پێشکەش کرد و توانیان بە گۆڵێک لە ڕێگەی گۆران حسێنەوە پێش بکەون. لە نیوەی دووەم یاریەکەش یاریزانانی بروسک دوای وەرگرتنی تێبینی و ڕێنمایی ڕاینەرەکە توانیان جیاوازێکی گەورە لە ئەنجام یاریەکە دروست بکەن. سەرەتا لە ڕێگەی محەممەد عنتەر بە لێدانی سزا ئەنجامەکان یەکسان کردەوە و دواتر هێدی لەتیف سوودی لە دوو تۆپی جێگیر وەرگرت و بە دوو گۆڵی بروسکی کردە خاوەن سێ گۆڵ یاریەکە لە بەرژۆندی بروسک یاریەکە کۆتاییات. بروسک ئەنگاوێکی تر خۆی لە قۆناغی کۆتایی نزیک کردەوە ڕۆژی پێنجشەممەش ڕووبەڕووی سنوور دەبێتەوە.